قلنا بابی کوژین بارزە پارچێکین ئەو زەر ناوبژەکەی بکەین. باسی ئەو ساتانە دەکات کە چەند کەسێک بە تونترین شێوە ئاشکەنجەی دەدەن و برینداری دەکەن و سەریشی دەتاشێن وەک خۆی دەڵێت. هۆکارەکەشی بۆ ئەوە گەڕاندەوە کە پارێزەری ژنێک بووە و ئەو ژنەش کێشەی لەگەڵ هاوسەرەکەی هەبووە و کەیسەکە لە دادگا بووە. بوومە حامی ئەو ژنەی ترەوەوە ڕێکارە یاسایەکانمان گرت و لەگەر ئیزراعەتەکاندا بوونی زراعەتمان کرد کابرا تۆمەتبار کرا بە خۆی بە برایەکەی کە برایەکەشی دەستی هەبوو لە لێدانی ژنەکەی کو بۆ واشێت دەمەدرایە ئەوهاش بە واشێت دەمەدرا لەوی درابوو بەزی من گەلەگەلێک زۆرتر بوو تەبعا ئەویش نەی دەکشاوە لەبەرەوەی لێگۆ من هیچ خەڵەتم نەکرێت تەنها قانون چی دانای من ئیزراعەتی قانونی دەکەم. هاوسەری محەممەد یابەی پارێزەر لە پاڵ دەیان پارێزەری تر خۆی گەیاندوتە نێو دادگای هەولێر و داوا لە دادگا دەکات کە مافی هاوسەرە بریندارەکەی بۆ وەربگرنەوە. داواکارم کە عقوبەیان بدرێتن بە خراپترین شێوە نەک بۆ هەر هاوسەرەکەم هەر بۆی بەڵکو بۆ هەزارەهانی وەکووی. ڕۆژی هەینی ئەو پارێزەرە ئەشکەنجە دراوە و ئەو ڕووداوە هەرزوو دەیان پارێزەری هێنایە دەنگ و دەڵێن بە هیچ شێوەیەک ئەم سوکایەتی کردنە بە پارێزەر و پیشەکەمان مای قبولکردن نییە بۆیە دەبێت ئەنجامدەرانی بە سزای یاسایی خۆیان بگەن. ئەمڕۆ سندیکای پارێزەران نووسراوی کرد و نوێنەری خۆی دیاری کرد و سکاڵای تۆمار کردێ لە بنکەی پۆلیسی ڕاپەڕین کە ئەم دەست درێژیە تەنەسەر لەسەر کاک محەممەد یابە نییە ئەم دەست درێژیە لەسەر خێزانی دادوەریە لەسەر گشت پارێزەرانە دادوەرانە. ڕایگشتی لە ئێمە باشتر بوو ئەمە وەک پارێزان خۆزای موقفما هەبووە خۆم ناڵێم گۆڕاندی بەگەیی ڕەخنەی ئەوە لە پارێزەرە هاوپیشەکانی دەگرێت کە لە کوی 18,000 پارێزەر تەنها ئەو ژمارەیە لە دادگا ئامادە بوونە و باسیشی لە چەند ڕۆداوێکی ڕابردووی شارەکە دەکات. پێویست بۆ ئەو کاتانەی کە برایانی پارێزەریشمان هەر هەمویان بەیەکەوە کاتێک کە غەدر لە ڕۆژنامەنووسێک دەکرا بەیەکەوە بەهادبوونایە سەر شەقام کاتێک غەدر لە پزیشکێک دەکرا لە مامۆستایەکی ئاینی کە بینیمان ڕۆژنامەنووس خەڵتانی خوێن کرا بەداخەوە بەشێکی زۆر لە پارێزەران بێدەنگ بوون. دەنگی ئەمریکا ناتوانێت سەربەخۆ ئەو تۆمەتانە یا ڕاستی ناوەڕووکی کێشەکە پشتڕاست بکاتەوە بۆیە هەوڵیدا ڕای لایانی بەرامبەریش وەربگرێت بەڵام هەوڵەکان سەرکەوتوو نەبوون. لەسەر ئەو ڕووداوە بەڕێوەبەرەتی ئاسایشی هەولێر ڕایگەیاند 3 تومەتباری سەرەکی ڕووداوەکەیان دەستگیر کردووە و لێکۆڵینەوەی زیاتریش لەو بارەیەوە بەردەوامی دەبێت. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.